سلاوتان لێبێ هاوڕێیان سلااوان لێبێ هاوڕێیان ئێستا کە دەست بە لایفەکەمان دەکەن تکایە ئەوانەی لەسەر خەتن ئەگەر کێشەیەکی دەنگ هەبێ کێشەیەکی وێنە هەبێ وەڵاممان بدەنەوە هەواڵێن هێژە ئەم دشن سەر لایفاخۆ لە کەرەماخۆ هەواڵێن کو لەسەر خەتێنە تشتێکی بنویسن ئەگەر پرزگرێکێکی دەنگ ئامشی پرزگیرەکەکی دیمن و وێنە هەبە دەنگ باشە دەنگ باشە هەواڵێن هێژە دەنگ باشە هاوڕێیان دەنگم باشە تکایە شتێکم بۆ بنووسن دەنگ باشە بەڵێ سلااو ڕێز ئەز بە کورمانجی باخمانجی بە سۆرانی کاون چ دەخوازن سلااو دەم باش کاک جەمال کاک دلۆڤان هەواڵی دنەیە یا سەرخەتێز بە کورمانجی باخم ئانجی بە سۆرانی هون هەردووکانژی فام بکەن ئەس دەخوازم بە کورمانجی باخم یانی ئانجی بە بەهدینی ئانجی بە سوورمانجی کام بەردەوام بکەن سۆرانی کاک ئیبراهیمی کریمی کاک کریمی تو کەسێکی نەتەوەی بەدڵی خۆت کورمانجی و سۆرانی باشە بە زمانێکی داخم و هەردووک ژ من فام بکەن هەواڵی کەریمی تە جملەیە داویە فامکردنە وسا تێگەیشتن نەوسە لەسەر ئاڵۆزیێن دەناوبەرە تورکیا و ئیسرائیلی یا ئەم داخفن هەروەکی هون دزانن دەمەکی درێژە لە ناوبەرە سووریا و لە ناوبەرە تورکیا و ئیسرائیلیدا لەسەر سووریایە پرزگرێکن پڕ مەزر هەنا یعنی سووریا تورکیا غەزە لەبیر کریە لێ مەسەلەیە غەزەی دەرباز بوو ئونەها حەملەیە داویێ هەڵمەتی کۆتایی لەسەر غەزە دەبێ حەملەیە داوی دەبێ و تورکیا دزانە هەگەر غەزە پرزگرێکە غەزە بە تەمامی کۆتایی پێبێ بە تەمامی داوی لێبێ وێ دەمێ سڕا بە تەمامەتی دیگەژی سووریایە یعنی ئیسرائیل نەهاژی ئێستاژی سووریا ئێمال نەکریە لێ ئەگەر پرزگرێکە غەزە بە تەمامی ژهۆلێ ڕابوو حەماس بە تەمامەتی نەما وێ دەمێ بێگومان هەموو ئەوێ سووری یعنی فۆکوس و هێزن ئیسرائیل لەسەر سووریایە کۆم دەبە شخۆنە نەها بەردەوام دکە لە سێ چوار ڕۆژێن ڕابردوودا بۆ ورتیدا ئیسرائیل چالاکیە ئەنجی چار ئۆپەراسیۆن لە ناو عەردێ سووریای و نێزیکی دیمەشقێ ئەنجامدا یعنی چالاکی هەری داویە لە جێکیدا ئەنجامدا کو سەرۆکێ دەمی یا سووریای سەرۆکێ کاتی سەرۆکە ئینتیقالی وێ دەمێ مەژهولی مەراسیمەکی بوو دەوێ دەمێدا ئیدی بالەفڕێن ئیسرائیلێ پڕ توند لێدان نەها ئیسرائیل یعنی هون لە نوچیان دبینن یعنی ئەو ئۆپەراسیۆن چاوا چێکردن چاوا چێ نەکردن چاوا بە هەلیکۆپتەران دابەزین و چاوا بە بالەفڕێن شەڕ F-16 و F-35 لێدان لێ ئەو نەگرنگن تشتێ گرینگە داخیانیا نەتەنیاهۆیە یعنی داخیانیە نەتەنیاهۆ ساتای فامکردن بەحسە تورکیای ناکە لێ دەبێژە ئەس دزانم لە سووریای چ دکەم ئەو ئەس دزانم لە سووریای هەنێک چ دکەم دە هەمان دەمێدا جڤینە ئیرۆ یا پەرلەمانە تورکیایە لەسەر ئیسرائیلی بوو و ئەوژی پڕپڕ گرنگە یعنی جڤینێک بە ئاشکرا بە ڤەکری لەسەر ئیسرائیل بوو و بە ئاشکرا ڤەکری تورکیا بەحسە ئابلۆقێن ئابووری و دیپلۆماتیک بۆ سەر ئیسرائیلی کردن ئەو تێوێ ئەو یعنی تورکیا سەختەکاریان دکاناکە ئەو
پرسگرێک نینش خۆ تورکیا گەلک جارنا سەختەکاری کردیا حتا ئیرۆژی هەر گاف گوتیەک و ما تیجارەت بە ئیسرائیلێ را دایە ڕاوەستاندن لێ تیجارەت بەردەوام دیکە تورکیا ژغێنی گۆتان ژغێنی گوتار تشتێکی پراکتیکی لە دژی ئیسرائیلی قەت نەکردە و ناکێژی لێ دیسانجی دەوارێ دیپلۆماتیکدا ئاv جوینە ئیرۆ ئەو گوتارن کو لەوەر هاتن پێشکەشکردن یانی نەئەون نەجێ هەنەکانن ئەو نیشاندەدا کو تەکلی پڕپڕ خراپن و هەردوو هێز بەڕاستیژی ڕوبەڕوویە یەک دوو بوونە ئەو ڕووبوون دگێژە کیژان سنووری ئەم نزانن لێبێ گومان باندۆرێکی مەزن لەسەر سووریای دیکە دەستی ئەحمەد شەرع بە تەواوەتی لاواز دکێ و دە هەمان دەمێدا دەستێ دروزان دەستێ کوردان و نەها دەستی عەلەویانژی فکریە یعنی عەلەویژی من لە لایفە دۆنا پێر گوت عەلەوی فدراسیۆنێکی ئیعلان دکەن خوا ئیدی بانگەوازیە وێکێکردن و کۆمیتەیەکی پرۆژەیەکی سیاسی ئاواکردنە کۆمیتەیەکی سیاسی ئاواکردنە گەلێک ژوانە لە دەرڤەنە لە ناوە سووریای داژی ئینسانێوان هەنا و ئەو تشتێکی غەریب نینە یعنی وێ دەمێ عەلەویانژی پێ هەسیایش خوا دورزی ژ کوردان جەسارەت گرتن عەلەویژی ژ دورزیان جەسارەت دگرننا و ئەو هەمی گەشتە ئاستەکی و ئەحمەد شەرع جارە یەکەمین داخوێنی بدا بێژە هەگەر سەرخۆبوون نەبە پارچەکردنە سووریایی نەبێ مژارێندن جێ گفتوگۆینە بێگومان مرۆڤ نەکارێ باوەڕی پێ بکە یعنی لێ ئەو نەمەسەلێ باوەڕی ئەم پێ دیکەن پێ ناکەن مەسەلە ئەوە گوتارێکی وسا کوژ دەوێ یەکێکی دەرکەوە دە هەمان دەمێدا ئیدی ئەف نیشان دەدا و بەڕاستیژی یعنی ڕیسێن تورکیا لە سووریا و ڕیسێن ئیخوان مسلمین ڕیسێن هەموو مسلمانێ دنیای قەتەڕژی دەناودا حتا سعودیەژی دەناودا ینی ئەو ڕیسێوان هەنێکی ژنوڤە دەبە خوری چما ji bo ku bi taybetî îxwan Müslîmên û Tirkiye jî di nav de nêzî 15 salin li ser Sûriya sermayekî madî mirovî pir me tirsîdar xewandin û abûriya xwe قوربانی kirin قوربانی wê siyasetê xwe kirin qurbanî wî dîplomasiyê xwe kirin qurbanî vêyekê û hertim gotin em rejêmekî îslamî ava dikin û niha ew rejêma ew rejêma îslamî Daş İsraîlî çi jê derket em dibînin yani her tiştek pêşkešî İsraîlê kiriye lê dîsan jî İsraîl jê razî nîne لە هەمبەری ئیرانی و حیزبوڵایە تشتێک و ji destê wî bê dike لە هەمبەری فەڵەستینیان tiştێک و ji destê wî hat kir ji roja ku Ehmed Şerh hatî ser kursî heta niha rêyekî negotiye İsraîl dagîrker e İsraîl filan cê dagîr kiriye gelek tiştên bevê rengî û danûstandin ve îstixbarata İsraîlî jî berdewam dikin li Bakurê dibe li Ordunê dibe û li Parîsê dibe lê dîsan jî İsraîl razî nîne ji bo ku İsraîlî dixwazin hêzê de tir cê xwe qayîm bikin dewarek praktîkî de yani dewarê praktîkî çi waya rejêma Sûriyeyê rejêmekî lawaz be Durzî Kurd Elewî hêzên wan hebe îdareyê wan hebe û bi taybetî jî snûrê Sûriya û İsraîlê tamamen li destê İsraîlê de be û tenê Ehmed Şerh bibe waliyekî İsraîlê li Dîmeşqê tiştê ku İsraîl dixwaze ew e di heman demê de heger ku firset jê bêdayîn an jî İsraîl vêyekê qebûl neke bixwazî xwe komî serhev bike ehtimalekî mezin heye hemleya duhemîn bike hemleya duhemîn çi ye êdî destpêkê rêkê bidin Tirkiye û hêzên Ehmed Şerh cînosayidekî ava bikin li ser serê Kurdan de şerekî pir mezin derkeve û wê demê jî êdî hemleyekî bike ku snûra em bêjin
دروزان ئانجی سنوورە خۆ لێ بەناوەکی دنێ بە ناوێ متتەفقێن خۆ بگێژینێ حەسەکی دێرە زوورێ حەسەکی و سنوورە عراق احتیمالە vەیەکێژی هەیە ji بۆی چ احتیمالە vەیەکە هەیە ji بۆی ku ئیسرائیل دەوڵەتێکی هەم لەسەر بنگەها جینۆساید کۆمکوژیە ئاوا بووە هەمژی دەوڵەتێکی کۆمکوژە ji خوا کەسێن ku کۆمکوژی لەسەروان هاتیەکردن پرانی جاران حازرن ku ئەو ژی کۆمکوژیە بکەن بە تایبەتیژی ئێن ku لە ئەنجامی کۆمکوژیە بوونە دەولەت ئەو تشتێکی پڕ تراژیدیک و مەترسیدارە یعنی هەم تراژیدی کە بۆ سەر ئیسرائیلیان بۆ سەر یەهودیان بۆ سەر ئیسرائیلیان نابێژم هەمژی تراژیدی کە بۆ سەر میلەتێن دنێ یعنی لەسەر vê bingehê siyasetê dikin û ew gelek millet hene gelek millet ne gelek partî û fikrên bi wî rengî hene meselên tê bîriya min sala 92 hinek serokên Kurdan digotin ax ji bo Helepçeyekî dinê xudê bike Helepçeyekî dinê dubare bibe ji bo çi ji bo ku ew bên serdesalatdariyê gava ku ew hatin serdesalatdariyê çi dikin tiştê ku niha li Kurdistanê Iraqê dikin newsa me çand roj beriya niha dît yani bi qasî 5 milyon dolar لەسەر سەرێ دوو پسمامان درۆن تانک تۆپ دۆشکە و چەکێن هەری مەزن یەن ئەمریکی و فەڕەنسی و ئیرانی هاتن بەکارانی نەوسا لەسەر کی باشە چەند ساڵن ئیران بە تۆپان لێ دخا تورکیا بە درۆنان لێ دخا ئەو چما فیشەکەک نەتەقاندن چما لەسەر سەرێ ئەوێ تەقینن یعنی مەبەستێ من ئەوە مرۆڤ هەر جار نەکارێ لەسەر vê xewnê siyaset bike anjî hêviyan bike ew jî tiştekî metirsîdar e lê dîsan ev hemleya İsraîlê bo ser Sûriyeyê bo ser Tirkiyeyê ji bo Kurdan ji bo netewîndinê ew nayê wê watayê ku firsetekî neafirînî ew firsetekî pir mezin diafirînî firsetekî çawa diafirînî firsetekî wisa diafirînî ihtimalekî pir mezin heye Tirkiya yani wê niha hemleya xwe herî dawiye bike hemî kartê xwe xwe li hemberî İsraîl bikişînî çi qasî ciddiye çi qasî neciddiye em de çend saetên pêş de em dibîn de çend rojên pêş de em dibîn ji bo ku niha li perleman hat elankirin ku hikûmet êdî dewleta Tirkiyeyê wek dewlet yanî hemû tekliyên xwe abûrî hemû tekliyên xwe siyasî hemû tekliyên xwe dîplomasî bi İsraîlê re didê rawestandin û piştgirî li dewletekî Filistînî dike İsraîl çawa bersîfê wî dide an jî Tirkiye çi qasî diçe pêş di çend rojên pêşiyê de hemleyek dibe nabe em di wir de dibînin ku îş çi qasî ciddi ye lê heger ku îş ciddî bû û İsraîlî jî goh neda hemleya Tirkiyeyê ihtimale goh nedê jî wê demê çi çê dibe wê demê ihtimalekî herî mezin Tirkiye her tiştê xwe teslîmê Donald Trump bike ji bo ku İsraîl bide rawestandin li Sûriyeyê de heger ku Donald Trump ew kar bicê neanî û Donald Trump bersîfa Tirkiyeyê nede ihtimalekî mezin heye di wê demê de an Tirkiye şerrekî bike û şer jî bike rîskê xwe hene wek min got İsraîl ihtimale di destpêkê de گلۆپێ کەسێک ژێڕا پێ بکە ئەنجی ئەمریکا داک و تورکیا جینۆسایدێکی بکە ئەو پشتڕاژی مداخەلە بکەن و وێ دەمێ ستاتویەک چێ ببە ji bo ku ji bo Swêda jî wisa bû yani li Swêdada İsraîl li Bako li rastî de gilopê sewz ji bo ew ê helkirdibû ji bo hikûmeta Ehmed Şerع ku operasyonekî li Swêda bikin lê gotibûn operasyonekî pir mezin nekin hêna cihadî û serbir û serjêker û ew Daişî li ku operasyonekî nerim dikarin bikin yani ew İsraîlî vêyekê nizan ne İsraîlî vêyekê dizan İsraîl xwastin ew bikin û piştrajî li pişt ve ew lê bixin û lawaz bikin loma jî di wir de yani her du alî dibin qurbanî
دزانی مەترسی دەوردا یعنی گەرەک مرۆڤ وسە ژ سیاسەتە ئیسرائیلیان فام بکە هەگەر کو دەبێژە بلا هەمی کورد بێن کوشتن ئەژی لەسەر هەستویەوان بێم سەردەسەڵاتداریە ڕژێمێکی گەندەڵ ئاوا بکەم بارزانستانێکی نو ئاوا بکەم تاالبانیستانێکی نو ئاوا بکەم ئەو تشتێکی دنیا ئەو تشتێکی دنیاژ بۆی وێت شتێکی نابێژم لێ وەک من گوت ئەو نایوێ واتایە کورد و کەمینەیەن دنێ نەتەوێن دنێ فایدە ژێ نابینێن دکارن دەواری دیپلۆماتیکدا فایدە ژێ بنج بووی و هەم تورکیا لاواز دەبێ هەم حکوومەتە ئەڵشەرع لاواز دەبێ هەردوو ئالیژی احتیمالە دەداویەدا وەک من گوت ئان شەڕ بکەن بۆوانڕا ئانژی بۆوانڕا ئیتیفاق بکەن ئەف پڕ گرنگە ئەف پڕ گرنگە لێ هەگەر کو vێکێ نەکەن ئیدی چچە دەبێ مرۆڤ دەبینە نها چەند ڕۆژن حتا مەهەکە نایدن ئۆجەلان بێدیتن احتیمالێکی مەزن هەیە ڕێک نەدانە هەفدیتنە دەناوبەرە دەم پارتی و ئۆجەلاندا گرێدایی vێکێ بێ دۆ پێر هەفدیتن چێ بوو هەری داویە ئیرۆژی ئیدی ئەو بوو پەرلەمان ئاوا بوو لێ نەهاژی کۆمیسیۆنێک ئاواکردە لێ دەناوە vێ کۆمیسیۆنێدا پرزگرێکن پڕ مەزن هەنا و ئەو کۆمیسیۆن دکارێ پرزگرێکا کورد و پرزگرێکا دیموکراسی و ئازادیە چارەسەر پەر لە سەرڤەیەکی پڕ گومان هەنا ji بۆی کو بە تایبەتیژی ئەردۆغان و هاکان فیدان دەخواستن کو هێزن سووریای دیموکراتیک و کوردن سووریای بە تەمامەتی بچن بن سەیوانە ئەرشەرع ئەڤیەک پێک نات خوا هێزن سووریای دیموکراتیک گوت ئەم نە پەکەکەنە ئاف بانگەوازی ئەوجەلان تەنێ پەکەکە علاقەدار دکا و پشتی وێژی مەدید هێزن سووریای دیموکراتیک چەکێ خۆ دینەنان و دە هەمان دەمێدا مەدید کۆ نوێنەرێ دۆناڵد ترامپ ji بۆی سووریای تۆماس باراک جارێکی داخوێنێکی توندا لە دژی کوردان داخوانی داخوێنێکدا لە بەرژەوەندی ئەحمەد شەنار ئێرش کرد لەسەر پرۆژەیە فدرالی نەتەنێ لە سووریای لە عراقێژی لێ پشتی وێ مەسەلەیە دروزان لە سوێیدا هاتە هۆلێ و دەوردا تۆماس باراک تەمامەن گوتنێ خۆ زڤڕاند بەرەواژی کرد و گوت مەسەلەیە تشتێک مینە فدرالیە ji بۆی سووریایی دەبکو ببە چارەسەری و دوسێ ڕۆژن بەریە نەهاداژی ئەحمەد شەرع گوت تەنێ هۆن داخوازیە هەگەر کە هۆن داخوازیە سەرخوبوونێ نەکەن مەسەلێندنێ جێ گوت و بێژێنە تشتێک و خویا دکە گرێدایی یعنی ئۆجەلانژی نەچویە بنوێ باری لۆماژی مەهەکی مرۆڤ دکارێ بێژی نەهێلان هەفدیتنە وان و دەم پارتیە و ئەدڤۆکاتان ئاوا ببێ نێزی دەمەکی ئەv مەسەلە بەوی ڕەنگی مرۆڤ دکارێ ببینێ و ئەv مەسەلە دەدەمێ پێشدا دەبە سەر ئێشەیەک و قەیرانێک و سترێسێکی پڕ مەزن ji بۆی سووریا ji بۆی تورکیایە لەسەر سووریای حملەیەکی چاوا دکەن دکارن بکەن نەکارن بکەن مرۆڤ نزانێ ئیدی لە سێ ئالیان دەنگ پڕ بلند دەبە کو کورد و عەلەوی و دروزن کوردش خوا هێزێکی وانی پڕ مەزن هەیە و پەروەردەکریە ئەمریکا و فەڕەنسا حتا نەها لە پشتوانن ئانژی پشتگیریەوان دکەن و هەری داویەدا ئیتیفاقێکی کوردی اتفاقك بأنا كسي راتشيبو يعني اتفاقك بخطا بارزاني راتشيبو أو اتفاق حتى إيروجي كم تازيدا بردوام دكا دور داجي بوشا يكنينه ده همان دمدا دروزجي إسرائيل لبشتوانا ونها علوي دردكون هولي قالوا كي دكار العلويان خودي دربكوي دوي دمدا روسيا دكارت تشتكي وسابقا أم نزانا يعني روسيا دكاره جبوك روسيا هزيوي هي لور هزيوي هي لناوتشي لهريما علوية نهزي كردي هي نهزي دروزان هي نا إسرائيل هي نا إيران هي كسكنينة لي وقت من قد بارقية حميمية بارقية هري مزن يا روسيا لرشلاتا نافين لورا
ئەو دکارن تشتێکی وسا بکەن دکەن ناکەن ئەم نزانن یعنی ڕەوشێکی تابلوەیەکی وسا لە پێشیامەیە و ئەف باندۆراخوا لەسەر دیالۆگ و گۆتوبێژێ دەناوبەرە ئیمرالی و دەوڵەتە تورکیاژی ئاوا کریە دەوێ ناوبەرێدا من لە بەرنامەیەن بەرێدا گوت لێ ئەس دیسا تکرار بکەم خراپ نینە یعنی نوچێن و ئەم دبیسن ئەم دەبینن ژە ئالیێ گەریلایەن هەپەگێ ینی گەریلایەن پەکەکێ vêyekê nîşan nadin ku mesele bêwî rengî be yani vêyekê nîşan didin û nîşan nadin meselan ji aliyekî carna car helîkopterek dê dûsê doşkeyan dawêje dûsê mûşekan dawêje pekeke jî dûsê dronan bekartîne li snûr de lê li aliyekî dinê em lê dinarin پایە بلندن هەری مەزنیە میتێ تورکان یەک بە زندی و یەک بە مری تێ تەسلیم کردن تەسلیمێ میتێ تورکان دکن ئەو میتێن کو لە باژەڕۆکێ دوکان لە ڕێکە ئۆپەراسیۆنێکی هاتبوون دەستگیرکردن ژالی گەریلایەن پەکەکێ ئەو کوونەهاژی بە مناسەبەتدا کێشمەکێشێ دەناوبەرە لاهور شێخجەنگی و بافڵ تاالبانی ئالیگرێن لاهور شێخجەنگی شخوا گازن ژان ژپەکەکێ دیکەن دەبێژن هون پشگیریامە ناکەن لە ڕاگەیاندنێن خۆدا ji بووی و ئەم پشگیریەکی وسا نبینن پەکێکە ڕێخستنەکی پراگماتیستە بێگومان لە هێز دنارێکی ژان عالی هێزێوی هەیە نەها هێز دەدەستێ بافڵ تاالبانی دایە بێگومان لاهور تاالبانی تشتێکی وی نینە یعنی ئەو جارە دوێمینە دەربە لەسەر تێکردن جارێکی 2021 بوو ئیدی گوتن لاهور تاالبانی خواستی بافل تاالبانی ژەهر خواری بکە دەربەیەک لەسەرکردن و نەهاشی دەربەیە دووەمین لەسەروی هاتکردن دەربەیە دووەمینژی دەربەیەکی بەخوێنێ بوو ژ دەربەیە بەرێ گەلک جوداتر بوو نەها ئەو ژی گازنجیان دکەن دەبێژن هەگەر کو لاهور نەبیا وێ دەمێ میتێن تورکان جەمیل بایق دگرتن ji bo ku istixbarat hebû ku Cemîl Bayiq serdanê Sulêmaniye dike diçe nexweşxaneya Farox Mala Mustefa ku nexweşxaneyekî pir taybet e li Sulêmaniye û li wir gerek tedawiyê bibîne mîd bi vê yekê pê dihese li dukan odeyekî operasyonê ava dikin lê dibêjin Lahûr Şêxcengî ئەو نوچە گەهاندیە پەکەکێ و پەکەکە ژی لەور لەسەر vê odê operasyon ava kiriye دوو کار بەدەستێن هەری بلند یا میتێ هاتن گرتن وانە تەسلیم دکەن تەمام دە هەمان دەمێدا نوچێنجن دنێژی هەنە مەسەلەن ئاگایەن کەتنە دەستێمەن گوتوبێژێکی پڕپەر مەزن هەیە کو ناوەندێن ڕاگەیاندن و میدیا و دیپلۆماسی وانە پرانیان تەسلیمی دەم پارتی بکەن مینە تەلەڤیزیۆنا ستێرک و میدیا خەبەر و ئەو ئاژانسا فرات و وانە و دە هەمان دەمێدا شخوا پەکەکە بەڕسمی هاتی هەڵوەشاندن دمینێ کەجەکەژی دێ بچە ناوە کەنەکێ یعنی شتێک و دکارن بکەن لەگال و کێر تێژ بۆی سیاسەتێ ددن دەم پارتی تشتێک و کێر نایژ بووی سیاسەتێ ئینسانێن و کێر ناینج بووی سیاسەتێ وانە دچینن ددن کەنێکی شخوا کەنەکەژی ڕێخستنێکی سمبۆلیکە یعنی تشتێکی کو بکە باندۆرێکی وی هەبە لەسەر سیاسەتی تشتێن وسە تونێ یعنی ساڵێک جارێکی کۆنفرانسێکی دیکە و ساڵێک جارێکژی ji بۆی لۆزان جوینێکی چێ دیکە و وەک تشتێکی کو بکێنینە ئەڤ یەک لێ دە مەسەلەی عەسکەریدا مرۆڤ لێ دەڕێ مژارێکی جوداتر دەردەکەوە لێ ئەو مژار چییە؟ ئەو مژار لە گۆڕی ئاگاهیە من هەنە یعنی تشتێک نینە و پەکەکە ئامادەکاری بکە دەدەمێ پێشدا ئاشتی چێ دەبێ ئەم هەمی دچن تورکیایە ئەمە ئێواچەکانە چ پێ بکەن ئەمە ئێواچەکانە بفرۆشن کی بدەن کی چوا بشەوتیدن چوای مها بگەن تشتێکی وسا لە ڕاستیدا دە ڕۆژە وێدانینە و لە سەرڤەیەکێژی کار نایەکردن بەرەواژی وێ گەریلایەن هەپەگێ زێدەتر تونێلێن خۆمەزن دکەن ئاوا دکەن پڕ وان تونێلانە پێش دخەن
و ده همان دميدا بيشة سازي وصنعتها درون وتشكيندني لنافا وتني لنا بجيدي كان حتى حمي كونسنتراسيون وفوكسجي لسرفيكيا مثلا از ميناك جورا بيجم او هفالين كو تكلية من براهن اللتشي از روزنا مفانم حقي من هي تكلية من بحر كسي راهبة بالشيطان جي راهبة تكلية من بهن بقالك هفالان راهية من مثلا بري قافكم تكليتش ذكرن او براني تشتين تيوريك وفلسفي ودبلوماسي وسياسي دبرسين مثلا فرانا تيوريسيان شو دفكري كيجان تيوريسيان جمانزيكا كيجان فيلسوف لسر مداخ كي نعرف كي دجيمية تشتينو صدخوازن فهم بكن انجي فلان سازيان امريكا تشقوت تشنقوت واتشتاني يعني تشتين اكاديميك جي دخوازن بشوبين لانها كي دبيسي بحثا فاتشتانا ناكا اكولتشينا تاني تشتێک و دەخوازن بەحەز بکەن و تشتێک و دەخوازن ببیسن تونێل چاوا چێ دەبێ درۆن چاوا چێ دەبێ پیشەسازیە شەڕ چاوا تێ ئاواکردن استیخبارات چاوا تێ ئاواکردن یعنی لەسەر وەیەکی بێگومان ئەڤ نەکارێ من و شارەزاییەکی من دەڤی واریدانینە لێ تشتێک و ئەس دەبینم ئەوە یعنی ئاڤ نیشانێ مەدەدەک و هەموو کۆنسنتراسیۆن و فۆکسێوان لەسەر وەیەکەیە و ئەو هێز بمینێ ئەو هێز بمینێ بڵاو نەبە ji bo ku ev hêz di demê pêşda heger ku proseya diyalog têk çû encam wernegirt wê demê şer çêbû çi dibe wê demê êdî ihtimal heye li mutefîqekî dinê bigerên li herêmê de ji bo ku ihtimala wê demê mutefîqên dinê jî hebin اندام هبن جبوي متفقين او متفقين ام نزانن هجا لي ام دبين يعني حمله ناتو لسر روسيا ولسر تشينا ولسر ايران جديه مسألة اتفاق دنبر أذربيجان وإيران عنجي بحث كرن لذكرنا كوريدورا زنجزور لبن حكمي شركتك كومبانياي أمريكي جبوي صالي افتوي واتاي دابرينا روسيا لقفقاسيا باشور ودابرينا إيراني لتمام قفقاسيا ودحمان دمدا ريكا أوريش ما تشيني بي كنترول كرن انجي بي دور بيش كرن ويدمي هاگركو ناتو لسرفيكي مكربه و اف بردوام بکا بيگومان پشتی شر اوکرانیای دی روسیا و ایران حتی چینا حمله کی بکن ویجا ویدمه پککجی هزندن جیج بویویه که دبکو کاندید بن کو اتفاق کی اوبجکتیف آوا بکن برواجی وی کی جدبه برواجی وی کی جدبه يعني هاگرکو حکومت احمد شرع اردوغان قد شارێکی وان نەبێ مەجبور بن ئۆجەلان و پرۆسەیە دیالۆگ قبول بکەن هێزên سووریایی دیموکراتیک بە ڕەنگێکی قبول بکەن هەگەر کو دەناوە سووریایی دیموکراتیک دابێ و لامەرکەزیەت و دەسەنترالیزاسیۆنە سووریایی قبول بکەن وێ دەمێ هێزên گەریلا دکارن لە چیە بمینن وەک هێزێکی یەدەک بە تورکیای ڕاشەڕ نەکەن خۆشی هەڵ نەوەشین وەک هێزێکی یەدەک لەوەر بن دەدەمێ پێشدا کە گەلۆ چ پێویستە و احتیمالە تورکیا vêyekê bixwaze ئیسرائیل jî vêyekê bixwaze ev mesele bi vî rengî heta niha berdewam dike em ê demekî dirêj vê meselê bi vî rengî bişopînin lê tiştê ku em niha dibînin meseleya سووریا ji denavbera İsraîl û denavbera Tirkiyeyê de gêştiya astekî ku bi Kurdî jê radibêjin astê mirîşka reşa astê mirîşka reşa yani astekî ku heta dawiyê hatiya ihtimala aloziyan wê bi xwe bîne û mezin bike hevalên hêja ez ê beriya bedayî bînim dîsan daxwaziyê xwe dubare dikim gelek heval li vir hene nesubscriben لجمن يعني نعبوننا عبونايا
قال كس بس ما بازارافي سوراني ابونا بخلت فهمتك يعني ابونا نا او كنت بربدي لتببي سبسكرايب يعني اشتراك بكي لقناة كده قناة يوتيوب قافكو افكس انجي اف كانال تشتكي نو افاكر كانال يوتيوب تا اقدار بك اف جبوي من قال لك بار سفكيا جبوي كو براستيجي از مجبور دمين قال لك جارنا انجي هناك حوال من مجبور دكن بطيبتيجي حوالين جيلين كيفن اكوج تكنولوجيا نزان قال لك جارنا دبيجن ام فيديو تنابين كاجمرا بشينا وتشمع جمرة نشانت اف سر الشكي بربر مازن جمرة شدي كلو ماجي حوالين كو نبونا ابونا من ذكر اخو ابونا بكن وفان فيديونا جبوي دوستو حوالي خورا بشينن بيرنجي از ايرو تاويم تيم داويا في برنامج قال لك سباسكو حتى ايرو هون بمرابون دم باش